من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بینەرانی بەڕێز و خۆشەویست، سڵاوی خوای گەورەتان لێبێ. خۆشەویستان، دەستگای بەخشینی خێرخوازی وەکو نەریتی ساڵانەی خۆی هەموو کاتێک و هەموو ساڵێک لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا دەستگای بەخشین هەڵدەسێ بە پێشکەشکردنی کۆمەڵێک خزمەت و کۆمەڵێک پرۆژە ڕادەگەێنێک. یەکێک لەو پرۆژانەی کە دەستگای بەخشینی خێرخوازی هەموو مانگی ڕەمەزانێک ڕایگەیاندووە سەلەی خۆراکیە بۆ خەڵکی هەژار و کەمدرامەت و منداڵی بێباوک و خەڵکانی خاوەن پێداویستی تایبەت. ئەمڕۆ لە شاری کۆیە و لە شارۆچکەی تەختەق دەستگای بەخشینی خێرخوازی هەڵدەسێ بە دابەشکردنی 150 سەر لە خۆراکی بەسەر خەڵکانی هەژار و نەداردا. ئازیزان لەم راپۆرتەدا ببینن کە چۆنێتی دابەشکردنی ئەو سەر لە خۆراکیانە و خۆتان گوێبیستی ئەو بەڕێزانە بن کە هاتوون بۆ وەرگرتنی ئەو سەر لە خۆراکیە کە چۆن باس لەوە دەکەن کە لەم کاتەدا پێویستیەکی تەواوە و زۆر زەرورە خێرخوازان بە دەنگ هەژارانە بچن بە تایبەتی لە مانگی ڕەمەزانی پێویستە. هەژاران دەستخۆشی لە دەستگای خێرخوازی بەخشین دەکەین کە هاتن هەڵساین بە دابەشکردنی هەندێک کەلوپەر لە خواردەمەنی لە کەلوپەری تر کە بەسەر خێرخوازاندا بەخشی دەکا بەسەر فەقیر و هەژاران. زۆر سوودی هەیە لەبەر ئەوەی خەڵکی هەژار هەیە، زۆر هەژار هەیە پێداویستی ماڵی پێ ئەوە ناکرێ، زۆر فەقیر و هەژاران هەیە. هەر کەسێک بەبت لە ڕوونێک بە قوتوەک دۆشاوی ئاوەتەماتەی بەسەری کردێتەوە خوا خێری بنووسێ، خوا خێری ئەم دەستگایش بنووسێ. دەستخۆشی لەو دەستگایە دەکەمە کە ئەو ڕستەیەکە نادێ بۆن لەو مانگی ڕەمەزانی خوا خێری بنووسێ، خوا خێری گۆش بنووسێکەوە تەوزەعی دەکەن و خوا ئاگادارتان بێ. ئینشاءڵڵا هەرێ وەڵڵا سوودی لێدینی خوا بە زیادیکە، خوا لەو کەسانت خۆش بێکەوە نادیتیان، خوا لەم گۆش خۆش بێت هەکەوە تەوزەعی دەکەن و پێوە هێستاین. دیارە دەستخۆشی لەم بەنامەی بەخشینەکەنکەوە ئەم ستافا ساتن بە بەخشینی ئازراق لە شاری کۆیە و دەستخۆشی لەم بەڕێزان دەکەن، لەم خێرخوازان دەکەنکەوە هەموو ساڵێک لە مانگی ڕەمەزاندا ئەم ئازوقشتە دەبەخشین دەستخۆشی گەرم بەڕێزیان لێ دەکەن، سوپاسیان دەکەنکەوە ئێمە وەکو خاوەن پێداویستێکی تایبەت سوپاسی دەستخۆشی بەنامەی بەخشین دەکەین. تا ڕادێش پێویست هەژاران پێویستیان پێکت و لەبەر خەڵکی شاری کوێ زۆری هەژارەوە هەموو زۆری کرێسینە، زۆری بێموچەنە، زۆری دەستیان کورتە، زۆر پێویستی دڵشیان زۆر پێخۆشە و سوپاسی بەنامەی بەخشینیش دەکەن و داوای لە خێرخوازان دەکەن شتەکانیان زەکاتەکانیان سەرکردەکان بدەن بە برایانی بەخشین کەوا ئەوانش بەدەستێکی پاک و ئەمینەوە ئەیگەێنن بە خەڵکی. ئێمە وەکو نووسینگەی کۆیە ساڵانە کە پێش مانگی ڕەمەزان هەڵدەستین بە دابەشکردنی سەبەتەی خۆراک بەسەر هاوڵاتیانی شاری کۆی و دەوروبەری کە ئەو کەسانی کە پێویستیان پێێتی و احتیاجن بۆ سەبەتەیەکی خۆراک. ئێمە وەکو دەستگای بەخشین مانگانە مانگی ڕەمەزانی پیرۆز هەڵدەستین بەسەر دابەشکردنی ئەم خۆراکە بەسەر هەژاران و نەدارانی شاری کۆیدا. بۆیە لێرەوە سوپاس و پێزانیمان هەیە بۆ دەستگای بەخشین کە ساڵانە بڕێکی خۆراک هاوکاری ئێمە دەکاتن و ئێمەش هاوکاری دەکەینەوە و دەیدەینەوە بە هەژارانی شاریکەوە بەسەر ئەوان دابەشی دەکەین
جێ خۆتی سوپاسی ئەو دەوڵەمەند و خێرخوازانەش بکەین کە ساڵانە هاوکاری دەستگای بەخشین دەکەن و کوردانی تاراوگە لە دەرەوە کە هاوکارێکی باشی بەرنامەی بەخشینن بۆی جێگەی دەستخۆشیە کەسانێک کە احتیاجن ساڵانەی کە لە مانگی ڕەمەزانە پێویستیان بە سەبەتێکی خۆراکە کە ئێمە بتوانین بۆیان دابینکەنەوە جێگای دەستخۆشیەوە سوپاسی خوای پەروەردگار دەکەین کە خوای پەروەردگار خوای گەورە جەزای خێری ئەو دەوڵەمەندان و ئەو خێرخوازانە بداتەوە کە هاوکاری ئێمە دەکەن. پێداویستێکی تایبەت بەڕاستی دەستخۆشتن لەینکە ئەوڕۆ هەستان بە سەبەتێک خۆراک بۆ هەر خانەوادێکی هەژار لە ناحیەی تەقتەق بۆ ئێمە لێرەوە داوا هەموو خێرخوازان دەکەین ئەوانەی لە دەرەوە ناوی وڵات هاوکاری ئەو بەرنامەکە تا بەخشین بەردەوام بێت. بەڕاستی خەڵکی تەقتەق مەعاناتی زۆر بە تایبەت خاوەن پێداویستی تایبەتچووی توانە هیچ کارێکی نیە ئەو ڕوو بکات ساوی دەستی کارخوازان ئەگەر بە چیلۆیەک برنج بیا بە خود بە مریشک یا گۆشتی حیوان هاوکاری بکرێت. بۆ ئێمە لێرەوە داوا لە هەموو خەڵک دەکەین هاوکاری ئەو بەرنامەکە کە ئەو بەرنامەیە بەڕاستی ئەو خێر و سەدەقەی کە ئێوە دەیکەن بەسەی خۆتان ببین کە چۆن دەێتە خەڵکی کە مەندام و بێوەژن و تالاسیما و کورتە باڵان کە خەڵک سوودمەند دەبیلەی بۆ ئێمە لێرەوە دەستی مادەبووتان دەبکوژن دەستی ئەو کەسان دەکوژین کە خێرەکەن بە یەک تا کەزارش بۆ ئەو بەرنامەیە بە تاکید خەڵک سوودمەندە چونکە ئێستا تۆ حیساب کە دەبێت زەید پێشە بە 1000 و ڕبع ئەڵان چوویتە 2500 دینار چۆن سوودمەند نابیلەی خەڵک تو بەلای کەمەوە خوانی ماکرد بۆ دەژێڕێتەوە تو لە وەزەی ئێستا کە خەڵک هیچ داهاتە چی لێ هیچ سەرچاوی نەبێ کە خەڵک کە مەندامک بەڕاستی بە 150,000 یاخود نابیناک یاخود تەباڵایەک یاخود تالاسیمایەکە بە 150,000 دینار ئیدانەکە بۆیە ئێمە چامان دەستی خەڵکە لەو ماگە هاوکاری بکەین بەڕاستی خەڵکی کە مەندام بەڕاستی بە تایبەت ئێمە لە وەزێکی زۆر خراپ دێن حەزین بەسەر خۆمانی ناهێنین لەو پەروەزە خراپین حەزەکەم بزانی بۆیە کە مانگی ڕەمەزان دێ دڵمان زۆر خۆشە خاستن بە زەلابتان بەو کەسانێکەوە دەستی کە مەندام و کە خەڵکی هەژار و کەم دەرامەت دەگرن بەڕاستیمە دڵمان خۆشە لەو مانگەیە زۆر دڵمان خۆشەکە بۆ ئەو ئەزلەکە بۆ ئێمەتان هێناوە بەڕاستی ئەو کە پێتان گوتی نەخۆشە ئەرخەنی بووین بەڕاستی زۆر دڵمان پێخۆش بوو چونکە لە مارەکانمان بای 20,000 ئاشامان نییە لە ماری بخۆین بۆ ئەو مانگەکە ئەو بەرنامەی نەبی ژیان بەڕێوە ناچی. وەکو ساڵانی ڕابردوو وەکو نوێتێکی بەرنامی بەخشین دەرە ساڵانەکە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا خۆراک تەوزیع دەکات بەسەر هەژاراندا ئەم ساڵیش بڕێک سەبەتەی خۆراک لە تەختە خۆشبەختانە توانیمان بەسەر هەژاراندا دابەشی بکەین و ژمارەیەکی باش سوودیان لێ بینیوە الحەمدوللا کۆمەڵی پێداویستی باشی تێدایە کۆمەڵی پێداویستی تێدایە لە برنج و فاسولیا و لە دۆشاوی تەماتە و کۆمەڵی پێداویستی دیکە ڕۆژانێکە شتی باش تێدا و زەرورن بۆ خەڵکەکە. سوپاسی خێرخوازانیش دەکەین لە تەواوی کوردستان و بە تایبەتی شارۆچکەی تەختەقی خۆشمان بۆ خەڵکەکە کە نزیکترێ کە بەردەوام هاوکاری بەرنامی بەخشین بوونەوە بۆی هاوکاری هەژاران بکەوە داواشیان لێ دەکەم کە بەردەوام بن لەسەر هاوکاریکردنی ئەم بەرنامەیە لەبەرەوەی سوودێکی باش بە خەڵکی گەیەندراوە هەم لە ڕەمەزانان و هەم لە پرۆژەکانی دیکەش کە لە بەخشینە نیشانی خەڵکی دراوە و لە چەندین پرۆژە وەکو خانوو وەکو هاوکاریکردنی نەخۆش و هەموو جۆرە هاوکاریەکانی. بسم الله الرحمن الرحيم سرات هذا وكرم لخواي پروردگار نوێژ و ڕۆژ و تاعات و عیبادەتی هەموو لە یەکمانی قبول کرد بێ لە مانگە پیرۆزەدا کە مانگی ڕەمەزانی پیرۆزە. خۆشەویستان ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین وەکو نەریتی ساڵانەی خۆمان ساڵانە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا کۆمەڵێک کار و چالاکی و پرۆژەی جۆرا و جۆر پێشکەش دەکەین. ئەمڕۆژ بە خۆشحاڵیەوە یەکێک لەو پرۆژانەمان کە پرۆژەی دابەشکردنی سەرلەی خۆراکیە لە هەردوو شارۆچکەی کۆیە و تەختەق
هەڵساین بە دابشکردنی 150 سەبەتەی خۆراکی بۆ 150 خانەوادە و خێزانی هەژار و کەم دەرامەت لەم دوو شارۆچکەیەدا بۆیە داواکارین و دووبارەی ئەەکەینەوە چەندبارەی ئەەکەینەوە لە خێرۆمەندان لە دەوڵەمەندان لەو کەسانێکەوە دەستی هیمەتیان هەیە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە زیاتر و زۆرتر ببەخشن هەتاوەکو ئێمەش زیاتر و زۆرتر لە شار و شارۆچکەکاندا فەقیر و هەژار و بێنەوەکان بەسەر بکەینەوە و ئەو پرۆژانەی ئێمەش کە لە مانگی ڕەمەزانە پێ هەڵدەستین دروستکردنی خانووە یارمەتیدانی منداڵانی بێباوکە و یارمەتیدانی کەم ئەندامانە و یارمەتیدانی ئەو نەخۆشانەیە کە نەخۆشی درێژخایانیان هەیە و دابشکردنی ماتۆڕی شەحنە عەرەبانی شەحنە بۆ ئەو کەسانێکەوە کەم ئەندامن و سەبەتەی خۆراکیە بۆیە لە هەموو ئەم پرۆژانەدا داواکارین هەچ کەسێک ئەتوانێت هەر خێرخوازیەک دەستی خێر و دەستی سەدەقە و دەستی شەهامەتی خۆی درێژکە بۆ پرۆژەکانی ئێمە هەتا ئێمە زیاتر بتوانین دەست کراوە بین لە هەموو شوێنێکە بتوانین ئینشاءڵڵا پرۆژەی جوان و ناوازە پێشکەش بکەین و وەکو هەر ماڵێکی ئاسایی ئەم ماڵە هەژارانەش وەک ماڵەکانی ئێمە ئێواران لە سەر سفرەخوانی خوان ئیفتار بکەنەوە بەو بەشە خۆراکێکە بۆمان دابین کردوون لە ڕێگەی خێرۆمەندان و خێرخوازان کە ئەوەی خۆشەویستن داواکارین لە خوای پەروەردگار لە میزانی حەسەناتانە هەموو ئەو چاکە و ئیحسانانە ون نەکاوە بە چەند قات بۆتان بنووسێتەوە پاداشی خێرتان باتەوەی هەموو لایەکمان ئینشاءڵڵا. بنێرانی بەڕێز و خۆشەویست ئەوەی کە بینیتان دابشکردنی 150 سەلەی خۆراکی بوو لە هەردوو شارۆچکەی کۆیە و تەختەق بەسەر کۆمەڵی خەڵکی خاوەن پێداویستی تایبەت و منداڵی بێباوک و خەڵکانی هەژار و بێدەرامەت. خۆشەویستان ماوەتەوە بڵێن دەستان خۆش بێ، خوای گەورە موفەقتان کە، خوای گەورە بەرەکەتی خۆی بڕژێنێ بەسەر ماڵ و سەروەت و سامانتاندا. ئێوەی خێرخواز، ئێوەی دڵئاوا هەمیشە دەستگای بەخشینی خێرخوازی دەگەیەنە لووتکەی سەرکەوتن، هەمیشە پرۆژەکانی دەستگای بەخشینی خێرخوازی گەورەتر دەکەن. بۆیە دووبارە و سەد بارە پێتان دەڵێن خوای گەورە بەرەکەتی خۆی بڕژێنێ بەسەر ماڵ و سەروەت و سامانتاندا و خوای گەورە بیکاتە پێشووی قیامەتتان. ئێوە ببەخشن تا بەخشین بەردەوام بێ و ئێمە لە خزمەتی کار و پرۆژەکاندا دەبین، سەدەقەکانی ئێوە دەگەینین بە خەڵکانی مستحق. بەخوای گەورەتان دەست پێ بدەین. خواتان لەگەڵ.